یاردڵی خێنین و چاوی پڕ لە گێریانی دەوێ ڕوح و دڵی لێ ستاند و مێستەکە گیانی دەوێ هەر کەسێ ڕووی تۆ دەبینێ خۆ بە قوربانت دەکا چونکە بڕووی تۆ هیلالی عەیدە قوربانی دەوێ دوور لە تۆ ئەبێ کەس و مەتومە لولکە و تۆ دڵم دوور لە تۆ ڕوحە وەیلانە وەرە ژیانی دەوێ تۆ کە ڕۆیشی ئاسمانم گەشەوێ ئەوروتەمە زۆوەرەکە ئاسمانی چۆل و ئەڵمانگی دەوێ دوور لە تۆ ئەبێ کەس و مەتومە لولکە و تۆ دڵم دوور لە تۆ ڕوحە وەیلانە وەرە ژیانی دەوێ تۆ کە ڕۆیشی ئاسمانم گەشەوێ ئەوروتەمە زۆوەرەکە ئاسمانی چۆل و ئەڵمانگی دەوێ تۆ کە دەتزانی دڵنی کەی لەم وەها شێتت بووە وا لە فکری تۆیە حەتا خۆشمی لێگوم بووە بۆ بەجێ دەیشتم بە تەنیایی لە نێو ماڵێکی چۆل کەی منی کەیلووە تۆی شێت قەولەکەنمان وا بووە دوور لە تۆ ئەبێ کەس و مەتومە لولکە و تۆ دڵم دوور لە تۆ ڕوحە وەیلانە وەرە ژیانی دەوێ تۆ کە ڕۆیشی ئاسمانم گەشەوێ ئەوروتەمە زۆوەرەکە ئاسمانی چۆل و ئەڵمانگی دەوێ دوور لە تۆ ئەبێ کەس و مەتومە